گۆڕانکاری گەورە لە پرۆسەی یاشتی لە تورکیا ڕوو دەدات. گەورەترین پارتی ئۆپۆزیسیۆن چووە پاڵ پرۆسەی چارەسەری. سەرەڕای ئەوەی گەورەترین پارتی ئۆپۆزیسیۆن کەوا پارتی جەهپەیە ناڕەزایەتی هەبوو لەبارەی شێوازی بەڕێوەبردننی پرۆسەی یاشتی لە تورکیا. بەڵام ئەمڕۆ ئۆزگور ئۆزەل سەرۆکی گشتی پارتی گەلی کۆماری تورکیا جەهپە ڕایگەیان کە بەشداری کۆمیسیۆنەکەی پەرلەمان دەکەین و سبەینێ 10 هاوڕێمان بۆ بەشداربوون لە کۆمیسیۆنەکە ئەرکدار دەکەین. کۆمیسیۆنەکە لەسەر داوای ئۆجەلان پێکهێنراوە. بەو پێی ئۆجەلان ڕایگەیاندبوو کە چارەسەری پرسی کورد لە تورکیا پێویستە لە ناو پەرلەمانی تورکیادا بێت و هەموو لایەنەکانی شکایدا بەشدار بن. جێی باسا بڕیارە ئەو کۆمیسیۆنە کە نوێنەراتی سەرجەم پارتەکانی تورکیای تیادایە ئەوانەی کە نوێنەریان لە پەرلەمان هەیە لە مانگی 8 دەست بەکار دەبێت لە ماوەیەکی کەمدا پێشنیازەکان بۆ گۆڕانکاری یاسایی و دەستوری نوێی تورکیا بخاتە ڕوو کە تیایدا گەرانتی مافی گەلی کورد لە دەستوری نوێی تورکیادا بکات. با بڕوای چاودێران ئەگەر ئەو هەنگاوە بچنە پێش تا کۆتایی ئەم ساڵ پرۆسەی چەکدانانی گەریلا تەواو دەبێت و عەبدوڵڵا ئۆجەلان و زۆرینەی زیندانیانی سیاسی کورد لە تورکیا ئازاد دەکرێت.